ئەمڕۆ ئێمە بە کۆمەڵێک چالاکی بەشداریمان کردو لە فیستیڤاڵەکە لەوانە چرخی خولاوەمان هەیە کە توانن ببنە خاوەنی داشکاندن یاخود هەر پێداویستێک کە لە خەستەخانە بەردەست بێ بۆ خاوەن سەگەکان و هەروەها پرسیار وەڵاممان هەیە کە ئەو کەسانێک کە پرسیارەکان ئەزانن وەڵامەکەی ئەوانیش دووبارە ئەبنە خاوەن دیاری کە کۆمەڵە دیاری زۆرمان ئامادە کردووە بۆ خاوەن سەگەکان. ئەگەر پێم بڵێ دیاریەکان چین لەو چەرخەداوە پرسیارەکان تایبەتن بە چ شتێکە لێیان دەکەن؟ دیارەکان کۆمەڵە پێداویستیە بۆ نمونە توانن ببنە خاوەنی پشکنین لە نەخۆشخانە یاخود سۆنار یاخود پشکنینی تاقیگا یاخود داشکاندن. تر پرسیارەکانیش ئەتوانن ببنە خاوەنی دیاریەکانی ئێرە کە بۆمان ئامادە کردوون. ئێمە پشکنینی مختبەرمان هەیە، پشکنینی تیشکی ئەکسڕەیمان هەیە، پشکنینی سۆنەرمان هەیە و کۆمەڵە پشکنینی زۆرمان هەیە کە بۆ برینی چاو بۆ پێست بۆ شتانە بۆ ئاژەڵەکانیەکەین. بگومان خەڵک لەو سەگە بەڕەڵایەنەوە تێڕوانینێکی وەرگرتووە کە ئەکرێت بۆ نمونە ئازارمان بن ئەکرێت تووشی نەخۆشیمان کەن بگومان ئەمەش شتێکی باش نییە، شوێنی ئەوان لە دەرەوە نییە. ژینگەیەکی تەندروست ئەبێت سەگی بەڕەڵایەتیانە بێت. من خۆم بەخێوکاری پشیلەم، دوو پشیلەی نازدارم هەیە لە ماڵەوە وەروە پشیلەی کۆڵانیش هەر بەخێوەکەین لە دەرەوە شەرۆک و خێرە. بۆ یەکەم و دووەمەکە خواردنی کیسەی گەورەمان داناوە 15 کیلۆیی 12 کیلۆیی و هەروها بۆ سێمەکەش و هەتاوەکو دێم هەر دووبارە خواردنمان بۆ داناون. بێگومانەوە لیژنەکە بڕیارئێن ئیتر بەپێی جۆری سەگەکە بەپێی توانە و لێهاتوویەکانی بەپێی زیرەکیەکەی بێگومانە بێ بڕیاری لەسەر بیرێت.